ئازیزانمان لە تەوەری یەکەم لەگەڵتانین باز لە بابەتێک دەکەین. مامۆستا محەممەد مەلا ساڵە شارەزووری کە ناسرا بە مەلا شارەزووری کە لەو کڵە پیاوانەی گەلی کورد کە خزمەتێکی باشی بە گەلی کورد و هەروەها بەلانی دینی و هەروە کۆمەلگای کوردی کردووە کە لە پێناو وتارەکانی دا و لە پێناو ئەخزمەتەی کە بەگەلی کورد کردوێتی تووشی چەندین ڕاودودان و ئەشکەنجەدان و هەروە ئازار بووەتەوە. واروەها زۆر گرنگە کە ئەم کەڵە پیاوانەی گەلی کورد واروەها ناو کۆمەلگای کوردی واروەها تایبەت کە خزمەتیان بالانی دینی کردووە بناسێنرن باجلی ئێستا و لە نوێترین ناساندنی مامۆستا شارەزووریدا کە فیلمێکی دیکۆمنتاری بۆ ئەنجام درراوە وەروەها لاسێتی سینەمای شاری سلێمانی پەخش کراوە باز لە ژیان و هەروەها بەرهەم و وەروەها ئەو خەباتی کە مامۆستا کردوێتی کراوە تیایدا. ئەمەش ئەمڕۆ باز لە ناوڕۆکی فیلمەکە دەکەین و هەروەها باز لە تەواوی وردەکارەکانی ئەو فیلمە دیکۆمنتاریە دەکەین بزانین بیرۆکەی دروستکردنی فیلمێکی دیکۆمنتاری لەسەر کەسێکی گەلی کورد و هەر لەسەر ئەم کەڵە پیاوانی گەلی کورد کە خزمەتێکی باشیان بە گەلی کورد کردووە تا چۆنە گرنگی هەیە لە ئێستادا بۆ جیلی ئێستا بخرێتە ڕوو بە شێوازی فیلمی دیکۆمنتاری وەروە ئەو بەرهەمانەی کە پێی خزمەتی بە گەلی کورد کردووە و تا چۆنە گرنگە کە ئێمە گرنگی پێ بدەین و وەروە بەردەوام بین لە ناساندنی ئەم جۆرە کەسانی کە خزمەتی بە کۆمەلگەی کوردی و لایەنی دینی کردووە. بە میوانداری دکتۆر کاروان عەبدوڵڵا سەرپەرشتیاری فیلمی دیکۆمنتاری شارەزووری وەروەها محەممەد لێر گزنگ دەرهەنی فیلمی دیکۆمنتاری شارەزووری کە لە سۆدە لەگەڵماندان گفتوگۆی زیاتر لەسەر ئەم فیلمە دەکەین بزانین فیلمی دیکۆمنتاری شارەزووری باز لە چی دەکاتەوە ناڕۆکێکی خۆش بێەوەش ئەمەی کە ئێوەشتانەوێ فیلمەکە بناسێنن بەشێکە لە گرنگی پێدان بە فیلمەکە و گرنگی پێدان بەو کەسایەتی کە فیلمەکەی لەسەر دکتۆر من بەپەرۆژ بووم نازانم خۆ بەتەمان ئیشاڵڵا بڵاوی بکەنەوەی کە ئێمەش هەمومان بینەری دیکەمەنتارەکە بین چووکە هەندێک نەیتوانی بێ بۆ سینەوە خەڵک داواکە کە پەخش بکرێتەوە ئیشەڵڵا لە ئایندە کار لەسەرەوەکەین کە پەخش بکرێتەوە لە شوێنانی تریشکە خەڵک زۆر داوایە. باشە دکتۆر بالۆ دەستفێکیم زانی چۆن بیرۆکێکی واتان بۆ هاتووە کە فیلمێکی دیکۆمنتاری لەسەر مامۆستا شارەزووری بکەن بۆ ئەوەی کە بیناسێنن ئەم بیرۆکەی لە چیەوە هاتبوو؟ سەرەتا منەوە بڵم لە پێشە بۆچی ئێمە دەستمان کرد بە دیکۆمنتاری هۆژاندی تر زۆرەوە زۆر ئیشی لەسەر کراوە لە نووسینەوە بیگرا هەتاوەکو ڕاپۆرت و هەندێکیاد و پانێڵ و ئەمانە زۆر کراون بەس ئێمە بۆ دەستمان برد بۆ دیکۆمنتاری لەبەرەوەی دیکۆمنتاری ژانرێکە لە میدیایە کە وەک کاڵایەک هەرگیز ئیکسپایر نابێت بەڵکو نەکەر ئیکسپایر نابێت بە پێچەوانەشەوە تا بمێنێتەوە بەهای زیاترە بێ تا بمێنێتەوە زیاتر خەڵک دەستی بووە با و محتاجیە بێ وە دیکۆمنتاری یەکێکە لەو ژانرە میدیانەی کە زۆرترین سەرچاوی زانیاری کۆکاتەوە لە خۆی وە بۆ دوای خۆشی بۆ دوای ئەوەی بەرەمهاو بۆ مدەیەکی دێرینیش ئەبێ بە سەرچاوە بۆ زۆرترین قسەکردن زۆرترین بابەت زۆرترین تێگەیشتن لەبەرەوەم ژانرە تایبەتمەندێکی زۆریە لە جیهانە کە ئیشی لەسەرەکرێ باش دوای ئەمە وەکو بیرۆکە تەنها بیرۆکەیەک نەبوو کە ئیش لەسەر مامۆستای شارەزووری بکە بیرۆکەیەکە کە بە دیکۆمنتکردنی ژیانی ئەو کەڵە پیاوە ئاینی و نیشتیمانیانەی کووردە کە ڕۆڵی کاریگەریان لەناو کۆمەڵگایە هەبووە باش ئێمە لە مامۆستا مەلا عوسمانی ڕەحمەتیەوە دەستی پێ کرد مامۆستا شێخ محەممەد ئێستش کە مامۆستا سەلاحی مامۆستا محەممەد شارەزووریە دوایی درێژەشیە بێ لەبەرەوە بیرۆکە کە ئەسڵەوەیە کە ئێمە ژیانی کۆمەڵێک کەسایەتی کە کاریگەرن لە کۆمەلگای بکرێ بە فیلمی دیکۆمنتاری بۆ ئەوەی هەم تێگەیشتن لە ژیانی لای خەڵک ئاسان بێ و هەم بمێنێتەوە بۆ ئەوەی بەردەوام ئەم تێگەیشتنە ئاسانە بە خەڵک بدە و بە ژانرێکیش کە هەرگیز ئیکسپایر نەبێت لە ناو میدیایە بەردەوام دەستا و دەستی بکە و بەهاکەشی عادەتەن بەهای میدیایی وایە بۆ خاوەنداریەتێکی کەم ناکە ئەگەر بە ملیۆنان کەس فێری ئەمە بکەن دیسان خاوەنداریەتێکی هەرەمێنێتەوە بۆ کەسانێکی ئیشیان لەسەر کردووە و ینی چەند جار ئەتوانی بیفرۆشیتەوە بە خەڵکو دیسان هەر لای خۆت بێتەوە لەبەرەوە با بڵێن ئێمە لە زێر بە بەهاترە لە نێو کاڵای میدیاییە یعنی زێر کاڵایەکی بە بەهایە بەڵام ئەم لە ناو بازاڕی میدیایە فیلمی دیکۆمنتاری وەکو ژانرێک لە زێر بە بەهاترە لەبەرەوە توانین بڵێن ئیشمان دەستمان برد بۆ ئیشێک لە نێو میدیایە کە توانین بڵێن لە زێر بە بەهاترەوە لە دنیا شاوایەوە ئیشیشی لەسەر بسم الله کاک محەممەد دووبارە بەخێر بێت
لەناو ئەو چاپێکەوتانی کە لەگەڵ ستافی فیلمە دوکیومنتاریەکە کرا زۆر باسی بەڕێستان کرابووی کە دەرهێنەری فیلمەکان جا ئەگەر باس لە هەوڵی بەڕێستان بکەن ئایا توانیتان بۆی کە لە بەردەستاندا بتوانن کارێک بکەن کە لە جێی ئەو پێشکەوتنانە بێت کە ئێستا هەیە هەموو ئەو شتانە بەردەست بوون و ماوەی چەندێکی خایەن دوکیومنتاریەکە ڕاستی سەرتا دەست خۆشتان لێکم بۆ ڕخسانیم دەرفەتە کە قسە بکەین لەسەر دۆکۆمنتاری شارەزووری ڕاستیم دۆکۆمنتاریە ساڵێکی خایاندەوە تقریبا چونکە چەندی کەسایەتی دیێجیاوازمان دوانوە و لە کاتی دواندنی ئەو خەڵکانیشا کە بەرکەوتیان لەگەڵ ماوەسە شارەزووری هەبووە شتی ترمان بۆ دەرکەوتۆ بەردەوام کۆمەڵە شتمان بۆ دەرکەوتۆ کە لە دۆکۆمنتارەکان چونکە چەندین دەستگای تری میدیایی ئیشان لەسەر ماوەسە شارەزووری کردبوو بە شێوەی دۆکۆمنتاری بەڵام ئەمە هەوڵماندا جیاواز بێ لەبەرەوە زۆر ورتر گوێمانەگر لەو کەسانی کە شارەزایی بەرکەوتیان لەگەڵ ماوەسە شارەزووریە هەبوو لەبەرەوە ئەمە تۆزێک وەرگرتنی لێدوان و شتی درێژ کردەوە تاوای لێ هەر ناچابین وتەی 26 کەس وەرگرین بەڵام کاتێک کەسێک سەی دۆکۆمنتارەکەی کە هەست دەکات 5 کەس 6 کەس قسەی بۆ کردوە چونکە بەردەوام وتەکان کورتن و یەکتریش تەواوکەن پێکەوە هەمویان چیرۆکی شارەزووریەکی گێڕنەوە بای ئەوە لەسەر لێدوانێک نامێنێتەوە کە بینە هەست بە بێزاری بکات و لێدوانەکانی دواتر و پێشتی پەیوەندی بەخۆیەوە هەیە جای وایەت یەک دیێڕش تەواوکە نەک چیرۆکێک ئەمە بەشێکی تری پەیوەندی بە سیناریۆ هەبوو پێش لە دۆکۆمنتارەکانە زۆر کەم بابەتی سیناریۆ و ئەوە بەکار هاتبوو ئەمە هەوڵماندا تۆزێک زیاتری کەین بەپی ئەو توانایی هەمانە چونکە ئەمە هیچ سپۆنسەرێکمان نەبوو غیر دەستگا میدیایەکە خۆی پێچوانی ئەو فیلمانێکە ئێستا عەرزەکرێن چ کوردی چ بیانی هەمووی سپۆنسەری زۆر گەورە لە پشتیانەوەن بەڵام ئێمە هیچ سپۆنسەرێکمان نەبوو تەنها توانە مادیە سەرەتایەکی خۆمان نەبێ واتوانین بڵێ هیچ کام لەو کەرستانی هەمان بۆ کەرەسەی سینەمایی نەبوون بەڵام سوپاس بۆخوا لەگەڵ ئەو ستافە دڵسۆزای توانیمان فیلمێک بەرهەم بێنین کە شایانیوە بێ لە سینەما عەرز بکرێ و شایانیوە بێ الحەمدوللا خەڵک داوای بکاتەوە باشە کاک محەممەد ئەو داتا و زانیارانی کە کۆتان کردبووە یاخود ئەو لە دوانانەی کە لە 26 کەس وەرتان گرتبوو تەنها کەسی نزیکی مامۆستا بوون یاخود کەسانی دوور و ئەوانەی کە پێشتر لێکۆڵینیان لەسەر مامۆستا کردبوو قسە هەردوو بەشەکەی تایە کەسانێک کە زۆر شارەزای لەسەر مامۆستا بووە شەونەخۆنیان لەگەڵ ژیاننامەکەیە کێشاوە بۆ چوونی ئەوانەمان وەرگرتووە لەگەڵ یا ئەو کەسانی کە بەرکەوتی ڕاستەخۆیان لەگەڵ ڕووداوێکی دیاریکراوە بۆ لە ژیانی مامۆسایەمە وەرمان گرتووە بۆ نمونە ئەگەر باسی سوڵح بێت ئێمە ناچین لە دوانی یەکێک وەرگرین با نزیکی مامۆسای بەڵام لەو ڕووداوانە بوو بێ یان لە نزیکەوە ئاگای لە بۆ چوون و ئیشەکانی مامۆسانەوە بێ لەو بابەتەیە بۆیە هەر بابەتێک لە ژیانی مامۆسا کەسێک ماوە گرتووە کە تایبەتمەند و ڕاستەخۆ پەیوەندی بۆ بابەتەوە هەبێت لە ژیانی مامۆسایە واتە دوو جار تایبەتمەند جارێک لەسەر ئەوەی کە ئەبێم کەسە لەسەر ژیانی مامۆسا شارەزووری شارەزایی هەبێ جارێک لەسەر ئەو ڕووداوی کە قسەی لێ دەکات شارەزایی هەبێ لەبەرەوە ینی لایانی دۆکومنتی لە دۆکۆمنتارەکە زاڵە کە تۆتوانی هەر دێڕێکی و دۆکۆمنتاریە وەکو دۆکیۆمنت وەکو بەڵگە بەکاربێنی باشە کاک دکتۆر بێمە لای بەڕێستان هۆکارچی بوو کە ئەمجاریان برتانە سینەما ئاوا بانگێشنامەتان بۆ کردوە چاوەڕوانتانە کرد کە ئەم دەنگدانەوەی هەبێ و ئامادەبووان و بەشداربووان کۆمنتیان چی بوو یان با بڵێن بۆ چوونیان چۆن بوو دەربارەی فیلمە دوکیومنتاری یەکەم ئێمە سێ بەرهەممان کردووە دوانیان لە سینەمای پەخشکراون یەکەمین بەرهەممان تەنها لە سینەما پەخش نەکرا کە ژیانی مامۆستا مەلا عوسمانی ڕەحمەتی بوو ئەوەی کە لەسەر ژیانی مامۆستا شێخ محەممەد بوو لە سینەمای کراوەش پێشوازیەکی باشیە بوو ئەمە سێهەمینیان بوو کە پێشوازیەکی زۆر باشیە بوو ئەمە ناشارینەوە یەکەم جار کە دەستمان بەم پرۆژەیە کرد لە دەستگای میدیای ڕوون بیری ئەوەمان نەبوو کە ئێمە خەڵک بانکەینە سینەما نەک بیرمان نەبوو ینی هەم لە ڕووی دەسەڵات و تواناوە نەمان بوو هەم کە دوێمین جار دەستمان بۆ بەر هەم بنەماڵە بەڕێزەکەی پشتیوانی ئەو ڕێی ئێمەیان کرد کە ئەمە بچێتە سینەما چونکە ئەمە شتێکی سینەماییە بەرەم هاتووە ئەو کاریگەریەی کە لە جێ خۆیان دایەنێ لەوەی لە هۆڵێکی سینەمایە بێ کەمتر لەسەر مۆبایلێکە توانی تۆ تەسیرە دروستکەی لەسەر شاشی تەلەڤیزیۆنێکە توانی دروستیکەی لەناو سینەمایە توانی دروستیکەی لەبەرەوە دەستمان بۆ بکە ئێمە لە هۆڵێکی بچووکی سینەماییە بین هەندێک خەڵکی تایبەت بانگ بکەین کە سێری ئەم فیلمە بکەن هەم بۆ ئێمە ئیسادەی هەیە دوایی نەزر و ڕخنەیان بۆمانێتەوە و هەمیش تەسیرەکەی بەجێڵێ لەسەر خەڵک کە بزانن فعلەن ئەم فیلمانە بەها و نرخی خۆیانیان هەیە بۆ دووەمین جار ئێمە هۆڵێکی زۆر گەورەترمان کرد لەوە کە فیلمی شارەزووری تیا پەخشکەین و بنەماڵە بەڕێزەکەشی پشتیوان بوون بۆ ئەوە بۆ هاوکاری مادیشیان کرد کە ئەرکەکەی بکێشنە خەنە سەرشانی خۆیان کە ئەمە پەخش بکرێتەوە
فعلا من نایشارمەوە چاوەڕوانیەوە نەبوون بەو قەرەباڵغی خەڵک ڕووی تێ بکە هەتا ئەو برادرانەی سینەما چاوەڕوانیەوە نەبوون کە قەرەباڵغێکی وا بێکە وتیان ئەم قەرەباڵغی ئەمە بۆ یەکەم جارێ بینین لەناو ئەم پرۆژەی سینەمایە کە بەم شێوەیە قەرەباڵغی دروست بێ و خەڵکی جیاواز ڕووبکاتە سینەماکە یعنی ئەمە ترسیشمان لەوە بوو کە ئەو خەڵکی کە ئێمەمانەوە ئەم فیلمە ببینێ کەمتر ڕووبکاتە سینەما بەڵام بۆمان دەرکەوت کە فعلەن تۆ ئەگەر گەوهرێک لە هەر شوێنێکدانی خەڵک شوێنەکە بەلایەوە گرنگی ئەوەندەی کە ئەوێ سوود لەو گەوهرە وەربگرێت بەڵێ پێشوازیەکی زۆر باشی لێکرا و هەر دوو ڕۆژ دوای ئەوە لە شوێنانی تر لە هەولێر لە هەڵەبجە لە شارە زور ئەمانە داوای پەخشکردنی ئەم فیلمە ئەکەن بەو چێژەی کە لە سینەمایە هەیە خۆ تۆ توانی لە یوتیوب دانی بەڵام نەزێڕەکەی من وەکو زێڕ دەرەکەوێت لە یوتیوبە و خەڵکەکەش ئەو سوودەی لێ بینێ لەبەرەوە شێوەی سینەمایی پەخش بکرە باشترە بیرۆکەکە ئێمەشە لەمەوە هاوە ئەمەش ئەم پرۆژەیە ینی ئێستا تۆ لە دامەزراوەیەکی میدیایی چەند بەشێک تەیە چەند کەسێک تێریەک و لە بوارێک ئایشەکە ئەوەی لە خەبەر ئایشەکە جیاوازە لەوەی کە من لە دیکۆمنتاری ئایشەکەم ئەوەی کە سەبۆن منە کاک محەممەد کە ئیش لەسەر دەرهێنانی فیلمێکی سینەماییەکە فکری لایەوەیە تەسویری سینەمایی بێ دەنگی سینەمایی بێ مۆسیقای سینەمایی بێ بۆ لەبەر تەسیری لەسەر خەڵکە لەبەر گەیشتنی پامەکەی بە ئاسانی لەبەرەوە ئەم ستافی کە لە ئیشی دیکۆمنتاریە ئیشەکەن لە دەستگای میدیای ڕوون بیریان لەسەر هەمیشە لەسەر ئەمە بووە کە توانایان هەبێت لە سینەمایە شتێکی وا بکەن باشە لە مەرحەلەی سێهەمانە ئێمەکە گۆڕانکاریێکی زۆر بەسەر بەرهەمەکە هاو ئێستا بیر لەوەکەینەوە کە فعلا ئەبێ ئێمە گۆڕانکاری زیاتر لە ڕووی تەکنیکیەوە بەسەر فیلمەکان ئەبێنین ینی تەنانەت ئێستا پێشنیاری ترمان بۆ هاتووە لەلایەن خەڵکەوە کە لەسەر ئەمە ئیشێ بکەین ینی تەسلیمی ئەوە نابین کە وەکو ئەمە بێ ئەبێ زۆر لە پێشتر بێ لەمە چونکە قدرت تواناکە زیاترە بەڵام لەوە چێ هەندێک لایەنی مادی هەندێک دەستگا نەتوانرێ ئەگەناسە تۆ کاک محەممەد وەکو دەرهێنەر شتی زیاتر خەرە بەردەسی شتی جوانترت بۆ کار کاراکتەری زیاتر سافی زیاتر ئامرازی زیاتر شتی جوانتر بەرهەمەی هێنێت لەبەرەوە هەمیشە بیر لەوەکەینەوە کاتە بیریش لەوەکەینەوە کە سینەماکەمان پێشکەوتوتر بێ هۆڵەکە باشتر بێ باشە شێوازی بانکردنی خەڵک باشتر بێ ئەگەر وان نەکەین کارەکەمان بەرەو دوایەتەوە و خەڵک پێشوازیت لێ ناکاتەوە و تەسیریشی کەمترە بێتەوە لەبەرەوە فکری سینەما هەر لە ئەوڵەوە کە ئەڵێ من فیلمێکی سینەمایی بەرەمێنم ئەمە لە مێشتایە بەڵام چەند نێگەتوانی بیکەی هاوکاری خانەوادەکانیان توانای مادی خۆت ئەمانە ینی ئەگەر بە بەراورد بە توانای مادی بیکەی ئەم فیلمێمە ناهاتە بەرهەم بۆمان بەڵام هەم نەفەس درێژی و هەم هاوکاری خانەوادەکەی و هەم ئارامگری و ینی بەدەمەوهاتنی ئەو ستافە توانیان ئیشەکە بکەن وە ینی یەکێ لەوانەی کە کاتی زۆر ینی 750 سعات کەم نییە تۆ کات بی ینی 750 سعات بەردەوام لەسەرێک ئیشکەی کات بێ بە بەرهێنانی فیلمێک کاک محەممەد پێداوە ئەم کاتی پێداوە لەوە چە من وەکو سەرپەرشتارێک ئەم کاتانم پێ نەیابێ ئاڕاستەیەکە ئامادەکارێکە شتێکە بۆ ئەوەی شەکانی کاک محەممەد بڕوە بەڵام ئەو 750 سعات بەس یەک کارمەندت کاتەیا بەمە ئەوانی تری شەرکاتیان پیاوە کەمتر یا زیاتر یعنی ئەگەر کۆیکی تۆ ئیشێکی زۆر قرس کراوە بە نەفەسێکی درێژەوە کە دەستی لێ هەڵ ینی هەندێک جار هەبووە تر تااقەت نەماوە هێزت نەماوە توانات لە بەردەمان ناوە بیکەی هاتووتە سەرەوە دەستی لەگری بەڵام نەفەس درێژەکە هاوکار بە بۆی ئیشەکە بەرهەم بێنێت باشە کاک محەممەد تا چنێک ئەو داتازانیارانی کە کۆتان کردبوویەوە لەگەڵ ئەو پلانی کە ئێوە داتان ناو بۆ ناوەڕۆکی فیلمە دیکۆمنتارەکەیەکی گرتبووە و ئایا هیچ لامپەرێک یاخود هیچ بربەستێک نەهاتە پێشتان لە کۆکردنەوەیدا؟ ڕاستی لە فیلمێکی دۆکۆمنتاری وایە تەنها داتەوزانیاری شەرت نییە ئەوەی واکە بینە ڕابکێشێ واکات دۆکۆمنتارەکە زیندوو بهێڵێتەوە بریتێ لە چیرۆکی ماوەستا شارەزووری چیرۆکێکی بەهێز بوو و تا پرسیاری زیاتری شتەکرد شتی زیاتر بۆ دەرەکەوت ڕەنگە لەمپەرمان هەو بێ لە ڕووی هەندێک ڕۆ کە نەمانوێت ینی شتەکەوا لێ بکەن ئەزەتی دڵی خەڵک بە یان شتێک بوروژێنەکە هیچ پێویست ناکات ئەگەرنا ئازاری زیاتر لە ناو ژیانی ماوەسە شارەزووریە هەبوو ئەوەی بەداداچوومان بۆ کرد بەڵام وەکو لە ئاخری دۆکۆمنتارەکەیشە بە لێدوانی ماوەسا یاسین ئەڵێن هەموو شتێک ناوترێ لەبەرەوە لە ژیانی ئەوە تەفاسی زۆر بوو شتی تر زۆر بوو بەڵام هەوڵماندا گرنگترینیان بە گونجاوتنی شێوە بگەێنین و لە ڕووی تریشەوە تەنان لە ڕووی مۆنتاژ ئەوشەوە وەکو ماوەسا ئاماژەی پێکرد تەنانەت قیاسی ڤیدیۆکە سینەماییە ستایلی مۆنتاژەکەی لەگەڵ دۆکۆمنتاری سینەمایی لەگەڵ دۆکۆمنتاری تەلەڤیزیۆنی زۆری فەرقە
لەبەرەوە لەمانیشە کە تۆ کەرەستەی پێویستیش نییە لە پەری زۆرێتە بەردەست ینی سپاس بەخۆ ئەوانی کە چیرۆکەکانیان لابوو ئەوانی کە بۆتی ئێوەدا تاوزانیارەکانیان لابوو زۆر باش هاتن بە دەمانەوە هەروان ماوەسە شارە زووری ئەوان ئێمە قەرزاری ئەو پیاوین ئێمە چی ئامادەین چیڵێ ئەوەکەین بەڵام وەکو لەمپەر ڕەنگە لە ڕووی ترەوە لە پڕات بێتە ڕێمە لە ڕووی ئێمە بەستافێکی کەمەوە میشەمان کردووە ئیشی ڕەنگە زیاد لە 100 نەفەر پێ مەسەرن ئێمە بە 4 نەفەر 5 نەفەر کردومانە و ئەوانشی ڕۆڵیان تیا بینیوە لە دیمەنە درامیەکانە زۆریان یەکەم جاریان بوشتی وا بکەن هەنێکیان هەر مناڵ بوون لەبەر ئەوە لە بەشە هونەرەکەی بەش تەکنیکیەکەی لەمپەری زۆر لە بەردەمانە بوو بەڵام سپاس بەخوا نەتیجە ئیشێک دەرچوو کە خەڵک بەدڵی بێ و ئومێ دەکەین جێ ڕەزامەندی خوۆش بن. محەممەد وڵا پرسیارێکم هەبوو لە جیهاندا ئێستا لە بەرهەمێنانی فلیمە سینەمایەکاندا AI بەکارەهێنن ئێوە سوودتان لە AI بینی؟ سودمان لە AI بینی بە شێوەی دروستکردنەوەی هەندێک دیمان بۆ ئەوی بینەر زیاتر تەسەوری بکات چونکە توانای مادی ئێمە بەشی ئەوەی نەیەکرد بین هەموو فیلمەکە 2 ساعتە فیلمەکە هەر 2 ساعتەکە دیمەنی درامی بۆ دەبکەین لەبەر ئەوە سودمان لە AI بینی بۆ دروستکردنەوەی هەندێک دیمەن تاوەکو بینەر ئاسانتر وێنای ئەو بارودۆخە بکە کە مامۆستا پێیان تێپەڕیەوە. باشە دکتۆر کاروان کەسایەتی مامۆستا شارەزۆری لەناو خەڵکدا تا چنێک ڕنگدانەوەی هەبووە تا چنێک هەست و سۆزی خەڵک بەرامبەر ئەم فیلمە دوکومنتارەی ئێوە وەکو بڵێ کاردانەوەیەکی باشی هەبوو خۆی بەشێک لە کاردانەوەکانیشی بۆ ئەوە گەڕێتەوە ئەمە بیرمان نەچێت لە دوکومنتاریە دوو شت هەیە وەکو دوو باڵی باڵندەوایە کە بتوانێت ئەم جسمە هەڵفرێنێ یەکەم محتەوایە ناوەڕۆکە چیرۆکی ئەو کەسایەتیە و دووەمیش تەکنیکەکەیە کە تۆ هیچ لەسەر مۆنتاژ و گرافیک و ئەمانەکەی ئەوەی کە باڵی یەکەمی پەیوەندی بۆ هەبووکە مامۆستا هەم چیرۆک لە ژیانی هەبوو هەم لە لای خەڵک کاریگەر بوو و وەکو بڵێ سۆزیان بۆی هەبوو خەڵکێکی زۆر ماوەتەوە لە ژیانە کە ئەوی ئەناسی و سوودی لە نووسینی ئەو وەرگرتو و تعاملی لەگەڵا کردووە و بەڵام مامۆستا لەبەرەوەی بە گەنجی وەفاتی کردووە ئەمان ماونەتەوە پەردەوام لەگەڵ بینینی ناوە بیستنی ناوەکەی بینینی وێنەیەکی سۆزی بۆ ئەوانە چوڵێ ئەمە ئێمە بە هەلمانزانانی یعنی ئەمە فرسەتێکە کە تۆ بیقۆزیتەوە بۆی پەیامێکی میدیایی خۆتی پێ بگەێنی بۆی بڵێ مامۆستای شارەزووری چەند ڕۆڵی هەبووە لەو سەردەما ڕۆڵەکەی چی بووە ئێستا ئێمە بۆ نیمانە چۆن نەتوانین ئەم ڕۆڵە ببینینەوە لەبەرەوە فعلەن ئەوانەی کە ماون و سۆز و عەتفیان بۆ مامۆستا هەبووە ئەوەی کە کتێبەکانی خوێندوێتەوە کە لەو کاتەیە زۆر کاریگەر بوون بە ئێستاشەوە هەموو ئەمانە کە لە هۆڵەکە ئامادە بوون لە لەحزەی یەکەمەوە هەستت پێ کرد کە تەئسیری ئەم چیرۆکە لە سەروان زۆر زیاترە هەتا وەکو کۆتایی هەستی بۆ نەکردو 2 ساعت دانیشتووە هەستی بۆ کردووە کە لە زەمانێکە لە سەردەمی مامۆستا لەگەڵی ئاژیتەوە ئەژیەوە هەتا هەندێک لەوانەیە کاتوونە دەڕێوت ئێمە شتی تریش دەزانین حەزەکەین بین بیڵین لە میدیاوە کە لەناو ئەم چیرۆکایی مامۆستا بۆ باس نەکراوە ڕێی نەبووەتەوە فرسەت نەبووە لەبەرەوە فعلەن ئەوە زۆر تەسیریە بۆ لەسەر فیلمەکە و ئەشبێ وابێ ئەنجا تۆ بابەتێک پێ بە بابەتی فیلمێکت ئەگەر کەسێک لەگەڵ بارودۆخێکان نەگونجێ ڕاستە فیلم هەیە بە ژانری جیاواز لەگەڵ بارودۆخێکە تەسیری نەبوو بێت تۆ ناتوانانی بێ چیرۆکی فیلمێکی لێ دروستکەی وەسەن ناتوانانی وێنەیەکی مؤثریتیا بەرهەم بێنی وەکو میدیا بەڵێ کاریگەری هەبوو جا حەزەکەم پرسیار لە هەردووکتان بکەم ئێوە وەکوە ئێستا منداڵی خۆتان بە ئەم دوکیۆمنتاریانی لەگەڵ یا هەوڵتان داوە وەکو ئەو کەسانی کە تەماشایان کرد ئێوەش بێگومان تەماشاتان کردو ئەمە هەستی خۆتان سەبارەت بە دوکیۆمنتارەکە باس بکەن هەمە دەوێت منەمە سێمین جار مەسێریەکەم کە لە سینەمایە بوو بەڵام ئەو چێژی لە سینەمایە هەیەی تۆ سێریەکەی جیاوازە لەوەی کە لە کۆمپیوتەرێکەوە سێری کێتیان وەکو چۆن ژنێک لە ماڵێکە برنج لێنێ لەو لە ئانی برنج لێنان و دروستکردنی خواردنەکە حەزی لە خواردنەکە نیە تا یەتە سەر سفرەکە ئەو کاتە چێژێکی تری هەیە فعلەن لە سینەما چێژێکی تری هەیە لە دوو لای ئەمە یەکێ لەوەی کە سێریەکی وەکو وەرگرێک یەکێ لەوەی وەکو ئیشت لە بەرهەمێنانیا کردووە تێ بزانین نەقدە ڕەخنە چی بووە هەڵە چی بووە بۆی جاری تر دروست نەبێتەوە ڕاستی من بەهۆی ئەوەی کە جگەل ئیشی بەرهەمهێنان و کامێرە و تەوانەت میشی مۆنتاژەکەی شێرە بوو خۆم خەریک بووم ئیتر چەندەها شەو تا دوای نوێژی بەیانی خەریکی بووم یعنی تەلەفۆنمەکرد ماڵەوە من نایەمەوە جارێ خەریکی ئیشێکی وام ئیتر کاریگەری زۆر بوو چەندەها جار وازم لە مۆنتاژ هێناوە دەرونیە نەمتوانیوە بەردەوام حتا کە تەواویش بوو مامۆستاوان پرسیاران کرد چۆن بووە چۆن نەبوو ئەوانە
لە سینەما چۆن عەرزێکی وتم پێشە دەسێ کلێنس بکڕنە کە سۆژ ورەوە پارچێک کلێنسی کاریگەری لەسەر خۆت هەبووە بێگومان شتە کاریگەری لەسەر خۆت نەبێت ناتوانانی وای لێفی کاریگەری لەسەر خەڵکی تریش هەبێت لەبەر ئەوە زۆر کاریگەرە ڕاستی لەبەر پێم حیفە خەڵک بە موبایل سەیریکە یا شتێک ئەڵم یا لە هۆڵێکا سەیریکەن یا ئەگە هەر نەتانتوانین لە بە تەلەڤیزیۆن سەیریکە شاشێکی گەورە لەسەوەی سێری نەکردو ئەوەی تر ها حەزی مەراقی کردەوە بۆ ئەوەی سێری بکات باشە کاک محەممەد وەکو زای مامۆستاش هەندێک نووسینی لە دوای خۆی بەجێ هێشتووە هەر لەوەی کە ژیاننامەی منداڵەکانی نووسێت و هەر لەوەی کە کۆمەڵێک بەرهەمی هەیە توانیتوانە سوود لەم بەرهەمانی ئەویش ببینن بە تاکید ئەگەر لە دۆکۆمنتارەکە دواتر بتوان تەماشای بکەن کاتێک میوانێک باسی دیوێکی مامۆساکە پەیوەندی بێکی لە کتێبەکان و هەیە ئەو کتێبێتە شاشە ڕاستەوخۆ بۆی بینەر بە ئاسانترین شێوە تێبگات چونکە ئێمە تەنها وتنمان بەکار نێنەوە بەڵکو وێنە و تێکسمان زۆر بەکارهێنەوە بۆ ئەوەی دۆکۆمنتارەکە زیاتر درێژ نەبێتەوە زۆرتری زانیاری لە کەمترین ماوەیە بگا و تەئسیریشی زۆر بووە هەم کتێبەکان لەسەر دۆکۆمنتارێکە هەموو یادداشتی تا ئێستا نەنووسراوە یادداشتەکە لە بەدەستی ئێمە هەبوو بە شێوەی کۆپیەک لە کۆپیەکان چونکە تا ئێستا بڵاو نەبووەوە یادداشتەکانی مامۆستا شارەزووری و گەورێکی زۆر گەورەیە ئەو یادداشتە و زانیاری زۆری تایە سوودمان لەو یادداشتە بینی و بە شێوەی ینی لە کاتی دۆکۆمنتارەکەش ئەگە تەماشای بکەن پیشانمانداوە هایلایتمان کردووە کە ئەممان بەکارهێناوە و شتێکی تر کاریگەری ئەم دۆکۆمنتارە جایەت لەسەر بەرهەمەکانی مامۆستا ئەمە وێنەمان بۆهاتەوە چەند کەس وێنیان ناردووەڵەن کە ئەو فیلممان بینیوە ینی یەکسەر چوینتە بازار دەستە کتێبەکەی مامۆستامان کڕیوە کۆبەرهەی مامۆستامان کڕیوە یان من خۆم برایەکی بچووکم هەیە دوێنێ لەگەڵ دایکمە لە بازار بوون بەگیری هێنا بووتی ئەوێ بچی چیرۆکی مناڵانە بۆ بکڕی باسی ژیانی ئەو مەلایەکە کە لە سینەماکە لێدراوە یعنی جگەلەوەی بەرهەمەکان خۆیان وایان کردە دۆکۆمنتارێکی وا دروست بێ چونکە مامۆستا بیرمانەتی یەکەم نووسەری هیزری ئیسلامی بە زمانی کوردی واتە یەکەم کەس بۆ فکری ئیسلامی خسۆتە نێو کتێبخانەی کوردیەوە میشێ زۆر گەورەیە ڕچشکێنێکی زۆر بۆ لە سەردەمی خۆیان ناڕەحەتی و سەختی زۆر هاتوۆتە بەردەمی بەڵام جارێکی ترم دۆکۆمنتاریە کاریگەری کردوەوە سەد بەرهەمەکانی تر کە جۆرێکی تر تەفسیر بۆ بەرهەمەکانی مامۆستا بکرێن دووبارە زیندووکردنەوەی بەرهەمەکانی مامۆستا یەکێک لە وەسیەتەکانی مامۆستا هەر چاپکردنی و بەرهەمانە بۆ کە هەی بووە خۆشبەختانە کە ئێستا لەگەڵ مناڵەکەیە گەگوێ لە وەسیەتەکەی بگرن لەگەڵ مناڵەکەیە یعنی چۆن باشخانی کچیە ئەڵێ وەسیەتەکە چکۆ کاتە بەس ئەوی هەبوو کە وەسیەتەکەات مامۆستا 67 وفاتەکە و وەسیەتە 83 بە اختیفا لە مەنتیقەی باژێرەوە گەڕاوەتە ناو سلێمانی بە پەلە تەسویرێکیان کردو ئێوارەیەک چۆن ئەڵێ ئاگاتان لە کچەکەم بێ ئاگاتان لە کتێبەکان ینی بەیەکەوە بەڕاستی بابەتەکە زۆر هەڵەگرێ بەڵام ئێمە کاتمانەماوە دکتۆر ئەگەر لە کۆتاییە ینی باس لەوە بکەیت کە ئێمە ساز بخواین لە کەناڵی پامیش چەندین دوکیۆمنتاری بابەتی تایبەت کراوە بە مەلا شارەزووری و خۆشبەختانە ئەم فیلمە دوکیۆمنتاریەش ئێستا بەرهەم هاتووە بۆی خانەوادەکەی کۆمنتیان چی بوو لەسەر ئەم بابەتە لەسەر بەرهەمهێنانی ئەم فیلمە و لەگەڵیشیا لە داهاتوودا دەتانەوێ بەردەوام بن لەم فیلمە دوکیۆمنتاریانە بەڵێ وەڵای یەکەم بۆ خانەوادەکەی ئێمە تۆزێ ئەم نیگەران بووین تۆزێ دڵخۆشیش بوون لەبەرەوەی ئەزامێکمان بۆ نەکردنەوە ڕۆژە ینی تەسەورم کرد لە تازیەکە شاوەندە ناڕەحەت نەبوو بن بەڵام لەبەرەوەی خەڵک زۆر بوو خەڵک زۆر چوو بۆ لایەن هەر وەکو مەراسمی پرسەکە چون بۆ لایەن و بەڵام دڵیشمان بەوە خۆش بوو کە پێیان خۆش بوو کە بزانن باوکیان چ گەوهەرێکە یعنی تێگەشتن لەوەی کە فعلەن باوکیان زۆر لەوە چ گەورەتر بێت کە ئەوان بیریان لێ کردوێتەوە بە تایبەتەوەی کە مناڵ بوون لە سەردەمی بوونیەوە ئەنجا تێگەیشتن کە باوکیان فعلەن چ جەماوەرێکی هەیە چ خەڵکێک لە پشتی بووەوە چەند بە گرنگ و بەهای زانن ینی لەو لایەنەوە هەم خۆشیان دڵخۆش بوون یان ئەتوانم بڵێم هەم وەکو سەرەتای پرسەیەکی لێ هاو هەم وەکو سەرەتای شادی و خۆشیێکی لێ هاو بۆ ئەوە چونکە بۆ هەردووکی حاڵەتەکەی تیا بوویەوە و بەنسبەت بەردەوامیەوە من هەر وەکو حەزی خۆم لە میدیایە حەزم لەم کارە سارد و ئەو کارانەیە کە ئەمێنێتەوە خۆشبەختانە کاک محەممەدی هەمان دیدی هەیە ینی شتێک بوو وەکوڵم لا ئیرادیەکی کرد ینی من نەتوانم بڵێم تا بمێنم پشتیوانی ئەم جۆرە کارانم لە میدیایە بمێنێتەوە کەسایەتی ئاینی و نیشتیمانیمان زۆرە کە ئیشی لەسەر بکرێ و کاک محەممەدیش خۆی هەم لە ڕووی تەدریس و خوێندنەوە لەناو ئەم جۆرە ژیانی خەڵک و ڕوودا و کارەساتی ئاینی و نیشتیمانی و ئەمانەیە و هەمیش حەزی لەو ژانرە میدیایانەیە لەبەرەوە من خۆم هەتاوەکو لە بواری میدیا بمێنم کە تەسەورەکەم ژانی من هەمووی لە ڕووی ئەکادمی و هەم بۆ میدیا تەرخان بۆ لە ڕووی کردەیشەوە هەروە بووە
تا بمێنە من زیاتر حەزەکەم پەرە بەم جۆرە ئیشانە بدەم ینی لە ژانرەکانی تر بۆ خەڵکی تر دەست خۆش بێت. زۆر سپاس بۆ دکتۆر کاروان عەبدوڵڵا سەرپەرشتیاری فیلمی دیکۆمەنتاری شارەزووری و محەممەد دلێر دەرهێنەری فیلمی دیکۆمەنتاری شارەزووری کە سپاس بۆ دەستان